زۆر بەڕێز کاک سالار مەحموود بەرپرسی مەڵبەندی ڕێخستنی گەرمیان. کاک سالار سڵاو لێبێم کاتت باش، سپاس کە بەشداریت کرد لە بەرنامەی پرسی ڕۆژ لەگەڵمان لە مووسڵەوە. ئەڵبەتە بەڕێزت لەوێ ئێستا سپاس دەکەم. ئەگەر بکرێ باسێک لەوە بکەین بۆ مووسڵ، ینی بۆ سەرەتا لەوێەوە لە نینەواوە دەستی پێکرد. بەڵێ ئێمە وەکو لیژنەی باڵای دیداری یەکێتی لێرەین و ئەمە وێزگەی دەستپێکردنی دووەم دیداری یەکێتیە لە پارێزگای مووسڵ. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان بە بایەخێکی زۆرەوە ئەم ساڵ ئەڕوانێتە ئەم دیدارە. کۆمەڵێ پێشهاتی نوێ لە پێشن و یەکێتی پێویستی بە گۆڕینی ڕوویای سیاسی حکومڕانیە لە کوردستان و هەروەها بەدیهێنانی ئەو بەڵێنانەی کە لە ئینتیخابات بە خەڵکی کوردستانی دابوو و هەروەها گۆڕین و پەیکەربەندی حزب یەکێکی ترە بێ لە ئامانجی دیداری یەکێتی و هەروەها مووسڵ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بایەخی لە شوێنەکانی تر کەمتر نییە. بۆیە یەکەم وێزگە بڕیاردرا دیداری یەکێتی لێرە سازکرێ. بێگومان کادرانی مەڵبەندەکانی نینەوا و شنگال و مەخموریش لەگەڵ ئەوە بوون کە دەستپێکەکە لێرەوە دەست پێ بکرێت کە پێم وابوو تەوقیتێکی باش بوو وە شوێنێکی گونجاوە. باشە کاک سالار بگەڕێنەوە بۆ دیداری یەکەمی یەکێتی. لە دیداری یەکەمدا کۆمەڵێک ڕاستپاردە بوون، کامیان کاری لەسەر کرا و ئەو ڕاستپاردانە کامانە بوون کە نەتوانرا کاری لەسەر بکرێ. بەڵێ دیداری یەکێتی و ئەم دیدارەش بە سەرپەرشتی هەواڵی بەڕێز کاکوبا تاڵەبانیە بێت و بەشێک لە ڕاستپاردەکان لە سات و کاتی خۆیدا جێبەجێ کرا کە بەستنی کۆنگرە کە تەرشیخکردنی سەرکردایەتی و تەفعیلکردنی ئۆرگانەکان و ئامادەکاری بۆ سەرکەوتنی هەڵبژاردن بە تایبەتی لە پارێزگای کەرکووک و بینیتان ئێمە گۆڕانکاری ڕیشەی لە ستراکچەری حزب و هەیکەلی حزب و هەروەها یەکێتی لە ماوەی دیداری یەکەم بۆ دیداری دووەم ئێمە هەڵبژاردننی پارێزگاکانی دەرەوەی هەرێممان کرد کە یەکێتی لەوێ سەرکەوتوو بوو، هەم لە مووسڵ سەرکەوتوو بوو، هەم لە کەرکووک سەرکەوتوو بوو، هەم لە خورمات و واتە سەلاحەدین، هەم لە دیالە لە خانەخین. باشە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش ئێمە توانیمان سەرکەوتن بەدەستبێنین. بۆیە ئەم دیدارەش کۆمەڵێک ئامانجی تری هەیە و ئێمە ناچینە سەر تەفاسیلی دیداری پێشوو. بەڵێ بەشێک لە ڕاستپاردەکانی جێبەجێکران، بەشێکیشیان دوورمەودایە. ئەم دیدارەی دووەم تەکمیلەکردنی هەنگاوەکانی دیداری یەکەمە. باشە لە دیداری دووەمدا دەتانەوێت کار لەسەر چی بکەن بە بڕواییەوە ئەو بابەتانەی کە گفتوگۆی لەبارەوە بکرێت؟ ئێستا چین بابەتی نوکەی لە ناوچەکە ئەو گۆڕانکاریانی لە ناوچەکە ڕوو دەدەن. یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی کاریگەر بۆ ڕووداوانەی کار ڕوو دەدەن لە ناوچەکە، چه پرسو بابەتێکی تر کابێ قسەی لەبارەوە بکرێت؟ یەکێتی ئێستا پەیوەندیەکانی ئەبێ نوێ بکاتەوە لەسەر دەرەنجامی ئەو پێگە سیاسی کە لە عێراق و لە کوردستان هەیەتی، چ لەگەڵ وڵاتانی ئەقلیمی، چ لەگەڵ وڵاتانی دەرەوە، چ لە عێراق، چ لە هەرێمی کوردستان، لەگەڵ ئەحزابی کوردستانی و عێراقی، لەگەڵ پرسی پارچەکانی تری کوردستان. هەموو ئەمانە یەکێتی پێویستی بەوەیە ئەبدەیتی جارێکی تری پەیوەندیەکانی بکاتەوە لەسەر متەتەڵەباتی ئەم سەردەمە. هەروەها ڕوئیای یەکێتی بۆ حکومڕانی ئەبێ بە ژۆرێک لەناو کەوادر و هەواڵانی ئێمە ڕێک بخرێتەوە بە یەک ئاراستە هەمومان کار بکەین. ئێمە بەڵێنماندا بوو کە ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاست بکەینەوە و لە ناو حزبی شاپێویستمان بە هێزێکی کاراتر هەیە بۆ گۆڕینی ئاراستەی بەڕێوەبردن کە کاریگەری لەسەر بەڕێوەبردن هەبێ لەسەر ئاسی حکوومەت و حزبیش و هەروەها پەیکەربەندی حزب پێویستی بەوەیە کە ئێمە مەبدەئی سزا و پاداش جێبەجێ بکەین. لە چه ئۆرگانێکە توانراوە باش ئیش بکرێ، لە چه ئۆرگانێکان نەتوانراوە باش ئیش بکرێ. هەموو ئەمانە پێویستەکە لە خلالی دیداری یەکێتی شەنوکەو بکرێت، چونکە ئێمە لیژنەی چاودێری و بەدواداچوونمان هەبوو لە هەڵبژاردننی ڕابردوو لە هەڵبژاردننی ڕابردووتر. ئەمانە پێویستی بە تەقیمە، ئەو تەقیمانە ئەبێ دەرەنجامی هەبێت دیداری یەکێتی لەسەر ئەم تەوەرانە ئیشەکە و هەروەها نوێبوونەوەی ستراکچەر و پێگە وەجهی یەکێتی، پێگەی گەنج، پێگەی ژن، پێگەی لاو لە ناوێکێتیدا. هەموو ئەمانە تێکڕا ئامانجی دیداری یەکێتین بە لە بەرچاوگرتنی بەرنمەیەکی هەمەلایەنە بە چەند سێکتەر و لیژنەیەک لەگەڵ مەڵبەندەکان. بۆ نمونە ئەمڕۆ لە مووسڵ سبەینە لە دهۆک
لە گەرمیان لە هەڵەبجە لە سلێمانی لە کەرکووک تەنانەت لە دەرەوەی کوردستانیش کۆنفرانس ئەبەستێ و دوجار لە دوومانگی داهاتوودا پێ ئەچێ ئێمە بتوانین کۆنفرانسە سەرێکەکە ببەستین بە حزوری سەرۆکی یەکێتی جەنابی کاک بافو. باشە کاک سالار لە سەرەتای قسەکانتان ماژە بۆەوە کردوەتی دێمە بەڵێنماندابوو ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکەینەوە. ئایا ئەو حکوومەتی کە پێک دێ حکوومەتی دڵخوازیەوە دەبێت ئەو حکوومەتە دەبێت کە ڕێڕەوی حکومڕانی ڕاست دەکاتەوە؟ بە دڵنیاییەوە حکوومەتی داهاتوو ئەبێ جیاواز بێت لە ڕابردوو تایدا دەسەڵاتەکان دابەش بکرێ تاکڕەوی لە دەسەڵاتەکاندا نەیەتەکایەوە و سێبەر بۆ وەزارەتەکان و بۆ پێگەکان نابێت دروست بکرێ و حکوومەتی داهاتوو ئینشاءالله حکوومەتێکە بێ باشتر لە کابینەکانی پێشووتر و ڕۆیای یەکێتی گۆڕینی سیاست و شێوازی بەڕێوەبردنە لە کوردستان. هەندێک جار لێرە لەوێ قسە لەسەر ئەوەکرێ ئایا پۆستەکان چی بۆ یەکێتی ئەبێ و یەکێتی چی وەرئەگرێ و پارتی چی وەرەگرێ لا یەکێتی نیشتیمانی کوردستان مەطلب گۆڕینی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان و ئەو ڕێڕەوەش ئەبێ بە بەرنمەیەکی مشتەرەک لەسەر ئەساسی میساقێکی هاوبەش ببێ بۆ ئەوەی بتوانین ئەوەی کە ممکنە لە ئایندەیە بۆ خەڵکی کوردستان و بۆ مەسلەی کوردستان لەناو حکوومەتا جێبەجێبێەوە بۆ خەڵکی کوردستان. باشە کاک سالار وا دەردەکەوێت کە سەرەتاکانی پێگەێنانی کابینی دەیمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا دەبێت بە حکوومەتەکەوان پێکی دێنن و دواتر ئەگەر حەزب لایەنی دیکە بیانەوێ بەشداری بکەن ڕەنگە ئێستا بینەرێک بپرسێ گەر حکوومەتەکە هەر یەکێتی و پارتی بن ئەمە چ جۆرە گۆڕانکاریەکە پێ دوایە واقعەکە وا دەخوازێت کە هیچ حکوومەتێک لە هەرێمی کوردستانە لانی کەم لەم قۆناغە پێک نایە بەبێ یەکێتی یان بەبێ پارتی دیموکراتی کوردستان. لە ڕاستیدا گرنگە لایەنەکان بەشدار بن لە پێکهێنانی حکوومەت و لەسەر بەرنمەیەکی هاوبەش نەک لەسەر دابشکردنی پۆستەکان ڕێککەوتن بێتەکایەوە. لا یەکێتی مەطلبی گەورە بەرنامەی حکوومەتی ئایندەیە و ئیمکانی جێبەجێکردنیەتی لەسەر بنەمای ئەوەی کە ئاعتراف بکەین ئەوەی لە ڕابردوودا ڕووی داوە نابێت دووبارە بێتەوە. ئەوەی لە ڕابردوو ڕووی داوە لە پەیوەندی لەگەڵ حکوومەتی ئیتیحادی لەگەڵ خەڵکی کوردستان لە دەسەڵاتی وەزارەتەکان و دەستەکان هەموو تێکرا پێویستی بە مراجعەیە ڕێڕەوی حکومڕانی ئەبێ ڕاست بکرێتەوە و تایدا هەموو لایەنەکارەکان بە جۆرێک بەشدار بن بتوانن پێکەوە دەستباری ئەم قۆناغە هەستیارە بن چونکە متەتەڵەباتی ئەم مەرحەلەش جیاوازترە لە ڕابردوو چونکە ئێستا دۆخی مەنتیقەکە لە دوای گۆڕانی حکوومەت لە سووریا زۆر معادلە و هاوکێشەی گۆڕیوە بۆیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش مەسلەی خیتابی سیاسی حکوومەتیش زۆر زۆر مهمە. ئایا خیتابی سیاسی حکوومەت ئەچێتە بەرژەوەندی مەسلەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان ئەوە تا لەسەر ئەساسی بەرژەوەندی تەسکی تاک و حەزب بیر ئەکاتەوە هەموو ئەمانە لە ڕاستیدا شەنوکەوەکرێ. ئەم من لەسەر ئەم بابەتە زۆر شکێمە لە مووسڵین ئێستا کە مەژغوڵی لیژنەکانی دیداری یەکێتین ئەمە زۆرتر فۆکەس خێنە سەر و بابەتە ئەگەر پرسیارێکتان ماوە. باشە کادرانی ئەوێ چی دەڵێن کاک سالار کادرانی ئەوێ داواکاری چیانێ بە تایبەت مووسڵ بە قۆناغێکی جیاوازە تێپەڕی ینی قۆناغێک کە سەردەمی دەست بە سەرراگرنی داعش بوو بۆ ئەو ناوچەیە ئێستا ئیتر هەر تۆ خۆت کە چوویتاوێ مووسڵە چۆن بینی یعنی دەستی ئاوەدانی پێگەیشتووە ئاوەدانە ئێستا ڕاستیدا مووسڵ تاریخێکی عمیق و دوور و درێژی هەیە پێکاتەکەی هەمە ڕەنگە لە ڕاستیە و تاریخی کوردستان و ویلایەتی مووسڵیش پێویستە کە هەر کەسێک سیاسەتەکە بیخوێنێتەوە بەڵام مووسڵی ئێستا کە ئێمە بەڕاگوزەر پێیدا تێپەڕبووین لە ڕاستیا جێ ئەسەفە شارێکی هەزاران ساڵی و خاوەن مێژوو هەوای بەسەر هاتووە لەسەر دەستی تیرۆریستانی داعش و تەقسیری حکوومەتی ئیتیحادی و دەسەڵاتی ئێرە وای کرد کە خەڵکەکەی ماوەیەکی زۆر مەحروم ببن و بە تایبەتیش بیرت نەچێ سەبارەت بە خەڵکی کوردستان لێرە ئێمە جێنۆسایدی شەنگالمان هەیە خەڵکی شەنگال و بەعشیقە و جێگاکانی تر کۆجۆ هەموو ئەوانە ڕوبەڕووی جینۆساید بوونەوە ئەو تاوانە گەورەیە تا ئێستاکە وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە خەڵکەکەی قەرەبوو نەکراوەتەوە شەنگال ئاودان نەکراوەتەوە ناوچە کوردستانیەکانی ئەو مەنتیقە وەکو پێویست ئاوڕیان لێ نادرێتەوە سیراعی جیاجیا هەیە ئێمە مووسڵ لە ئازارەکانی شەنگالەوە بینین بۆیە لە ڕاستیدا
ئەوەی لە مووسڵ ناو شارەکەشە بدێ جێگەی ئەسەفە شارێکی وێران هەرچەنە لە بنەمادا دەوڵەمەنە لە هەموو ڕوویەکەوە بەڵام وەکو پێویست خزمەت بە خەڵکەکەی نەکراوە. باشە. کاک سالار بە فرسەتی دەزانم هەڵبەتە یەکێک لەو بابەتانەش کە قسەباسی لەبارەوە کرێ پێشترش خۆت ئاماژەت پێکرد گۆڕانکارێکی گەورە لە ناوچەکە بەڕێوەیە بۆ کورد بە تایبەت ئەو گۆڕانکاریە پەیوەنددارە بە ئایندەی کوردەوە لە هەر چوار پارچەی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە باشووری کوردستان وەکو حزبێکی حکومڕان و خاوەن نفوس بێگومان پشکی و کاریگەری بەردەکەوێت. یەکێتی ئامادەیە بۆ ئەم گۆڕانکاریانە یا یەکێتی چییە بۆ گۆڕانکاری لە ناوچەکە ڕوودەدا هەم بۆ ڕۆژاوای کوردستان و بۆ پرسیارشیش دواتر بێگومان پرسیارت لێ دەکەم. لە دیداری یەکێتی باسی ئەم مەسەلا ناکرێت. باشە ئەگەر لە بەڕێز بپرسم وەکو چاودێرێکی سیاسی لەم کاتەدا ینی بەدەر لە پۆستە حزبیەکە پۆستە حزبیەکەی لێ بکەینەوە ئەگەر لە بەڕێز بپرسم ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕوودەدا بۆ کورد ئایندێکی ڕوونی هەیە یعنی کورد ئایندەی ڕوونە لە ڕۆژاوای کوردستان. من لە لیژنەی باڵای دیداری یەکێتیم چاودێرنی مێساکە ئەگەر پرسیارێک تێ سەبارەت بە دیدارەکە فەرموو. سپاس بۆ سالار مەحموود ئەندام لا لیژنەی باڵای دیداری